بینەران و بیسەرانی بەڕێز لەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەر یەکەمان تایبەت دەبێت بە بوونی هێزەکانی پەکەکە پارتی کرێکارانی کوردستان لە باشووری کوردستان و تەوەری دووەمیشمان تایبەت دەبێت بە هەڵبژاردنەکانی گەڕی دووەمی سەرۆکایەتی کۆماری فەڕەنسا. لە تەوەری یەکەمماندا میوانداری بەڕێز عەلی تەتەر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە لەگەڵمانە. بەڕێز عەلی تەتەر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. سەرڕای ئەوەی کە ڕزا ئاڵتون یەکێک لە سەرکردە دیارەکانی پارتی کرێکارانی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا باسی لەوە کردووە کە پارتی کرێکارانی کوردستان هەوڵ دەدات بۆ لە مەودووە ئەو شوێنانە بکاتە ئامانج کە بەرژەوەندیەکانی تورکیایی تێدا لە هەرێمی کوردستان. سەرڕای ئەو لێدوانە توندانە کە بەشێک پێی وایە ئەمە ڕاگەاندنی شەڕە لەگەڵ باشووری کوردستان، ئایا دەرفەتی ئاشتی ماوەتەوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و پەکەکە لەوەی ئەم کێشەیە بە ئاشتیانە چارەسەر ببێ؟ سڵاو بۆ بینەرێن هێژا. بێگومان مەسەلا دەرفەتە ئاشتیە یا دەستت پێکێکێ بخۆدا، یعنی ئەگەر پێکێکی دەست پێشخەریانەکەتە نیشتە ئاشتی نەگەشتیەوەی حەدی و ئەم لێ ناومید ببین. لێ بێگومان هەبوونا پێکێکێ بخۆت باشووری کوردستانێدا و چەند ساڵت دەربازبووی ئێکیش فاکتەرێت ناسەقامگەریە هەرێما کوردستانی و ئێکیش فاکتەرێت ناسەقامگەریە پەیوەندیت ناوبەرە هەرێما کوردستانی و دەولەتێت دەوروبەرە. هەروەسا ئێکیش فاکتەرێت بەردەوامبوونات شێم بێژین یان مانەوە و زیندیبوونا سیاسەتا بەعسیایە یا حکوومەتا پێشیە یا عێراقیەت هەرێما کوردستانێدا و ئەوژی ڕێگریکردنە ئاوادانبوونا دەوێت کوردستانە و دەوێت و پێشتر ژلای حکوومەتی عێراقی بەهاتیە ڕوخاندن و بەرژەوەندی وا داژی نەبوو ئەف دەوەرە بهێنە ئاواکردن. هەروەسا بەرژەوەندی ڕەنگە هەندێک دەوڵەتی دیێت ئیقلیمیژی نەبیتن بۆ هەندێک کوردستان سەقامگەریە بخوبە ببینیت. هەبوونا پێکێکێ و ئەو شەڕێت پێشتر و بۆ جۆرە ئێکێژی و یەکەم هێزا مەخابنیڤە، یعنی یەکەم هێزا چەکدار بوو ڕۆژهەڵاتە ناوەڕاست چ سەر ئاستە حکوومەتە چ سەر ئاستە هێزت دیێت چەکدار یەت حەزبی یەکەم کەس بوون یەکەم هێز بوون شەڕێ حکوومەتە نوێ هەرێمە کوردستانێکردن ساڵە 92 و ئەو بوو ئەگەر و چەند شەڕ ژیلدیڤدا هەرێمە کوردستانی پەیدا ببن جۆرە ناسەقامگەریەک پەیدا ببێت و هەروەسا خودێ پێکێکێژی بوو ئەگەر و ئەڤر و ئەم ببینین هەبوونە هێزێت دەولەتەکە دی ینی وەکو تورکیا سەر ئاخا هەرێمە کوردستانێ ئەو ژ هەر سەبەبێ ئەف سیاسەتە چەوت و غەڵەتە پێکێکێ بوو دەڤەرێدا و بووە ئەگەر حتا ئەڤر ئەم ببینین هەندێک هێزێت دیێت ناشەرعی هەرێمە کوردستان من تەمان دەمدا ئەم بینین و هێزە پێکێکێ بخۆژی وەکو هێزەکە چەکدار هێزێک نینە یعنی چۆرچیڤێ یاسا و قانونە هەرێمە کوردستان عێراقێدا بگونجیت ئەگەر وەکو چێ نابیتن چه قانونەکە نێودەولەتیژی بێ قەبیل ناکات تو هێزەکە چەکدار بیت گەل دەولەتەکە دیت شەڕیدابی بهەی وڵاتێکی دیە جیراندا تو بنکە و پایگەها بخۆڤەکەی و هەر گاڤە تەڤیل سنووری دەرباز ببی لێ هێزەوێ دەولەتێ بدەی و جارەکەدی بزەڤریە داخلی وێ دەولەتێ ببی. هەروەسا ئەv جورێ مانەواژی هەرێمە کوردستانێدا تشتێکی زۆرێ خراپ و نایاسایی و نادەستوریە چونکی هێزەکە چەکدارە دژی ئێرادا وی ملەتی و دژی ئێرادا وێ حکوومەتە هەرێمە کوردستانی و حکوومەتەکە هەلبژاردیا وی ملەتیەت ڕاوەستیت دژی یاسا و قانون هەرێمە کوردستانێت ڕاوەستیت هێزەکە ناوێتت بن عەلەمە وێ دەولەتێڤە ینی وی ڕەنگە گەم بێن بەرێ خوبدەینێک و هەبوونا هێزت پێکێکێت هەرێمە کوردستانێدا ژبلی سەرئێشیە و سەرگێژیە و فاکتەرێ ناسەقامگەریە هیچ شتێکێدی بۆ هەرێمە کوردستانی نەبووە. باش کەوایە نازەم لە چوارچەوەی قسەکانتدا جێبستی ئەوە بووم دەرفەتی دروستبوونی ئاشتی لە لای پەکەکەیەوە کەوایە ینی ئێستا تۆپەکە لە ساحەی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە؟ خۆیان گەل چ شکلەکەیان گەل هیچ شەڕێکی نینین هیچ شەڕێک گەل هیچ دەولەتێکێت گەل هیچ هێزەکێ هەرێمە کوردستانی پەیامەوەی دایم پەیامە ئاشتیە بووە ئەتەمی حاڵەتێکێدا هەرێمە کوردستانی تنێ بەرگریە خۆت کرد و ئەمە باوەریە بەرگریکردنێ هەی
PKK هێزەکە یا شەڕی خود فروشیتن بۆ هەرێما کوردستانی دەڤێرە شنگارێ مەدید شەڕ فروشیەوەی و PKK کومەکە ئەف دەڤێت هەرێما کوردستانە یە داگیر کردی ئەو داگیرکردن بوومە فەرق ناکەتن دەمێ ئێکی ئاخۆمە داگیر کرد بەعسی داگیرکەن PKK داگیرکەن یان هەر هێزەکە دی هەر حتا هێزەکە ئەگەر حکوومەتە هەرێما کوردستانێژی هەمان سیاسەت و PKK بەرامبەر دژی مە بکاربینیتن ڕەنگە ئەم پیچاوی بەرێ خۆ بدەنێ بەرەندێ هەبوونا PKK هێزا PKK هەرێما کوردستانیدا وەکو هێزەکە داگیرکەرم بەرێ خۆ دەنێ وەکو ملت مەشولە بەگەر حتا وەکو پارتی دیموکراتی کوردستان ژیا وەرنەگرین تو برای خب در اف شریطا سنوری یعنی ام بجین او نوار سنوری کل زاخ و دست به بدحتات گهیت خاکرکی و هر واسه جار کدی سر منطقه اف چوی متینات چیتن و منطقه چوی گارتتن بو حتی خلق قندیلی دتن پیکی که تنه بره و کوهزه که داگیر کرد شنگارجی پمان ترکیب کوهزه که داگیر کرد یا کارت کتن میدان حقیقی PKK شر PKK وید باکور کردستان بید بو باکور کردستان انجی کردستان و باکور هات یا دامزراندن که شوید گل دولت ترکیه که شویل ویرنینه تصور ما افدا خویانیت بری چند روزا چند سرکرده که PKK دایو بری چند روزا سرکرده PKK هندک دا خویانیت دانود با چند ماه و چند سالت بوریج هندک دا خویانیت دن یا دیاره کو PKK یا کشه که مازنا دسالات یا مرجعیت های PKK هزه که کو دسالات نک دسالات و نه کنترل و نه فرمانه و دست و خودانی نه بلکش لای هندک هزت اقلیمی و سیاست واتت ترسیم کردن پترش هزه که دولت که اقلیمی جی کنترل PKK یاد دست دو PKK بریوت بن اول بو سبب کو PKK چندین داخویان جور و جور بدتن کو تنه او هداری و صبر و تحمل هرما کردستان ابوی اگر کو حتی نو که شر پیدا نبن اگر نه او سیاست چوتا PKK تایبت الدور شنگاره بار بکه اگر خوراگری و تحمل هرما کردستان نبار رنگ میجه و شر پیدا بب تصور ماجی اف سیاست PKK لوی که سر چواد گرید پشتی PKK چندین فشلت با کور کردستان اینای پشتی هر بجاردناگر را دوه مدید چه فشله که اویدی اینا نیوا دنگت خوش دست دان جاره که اینان شرط خنده که ناف باجر را دا پیدا کرن نیوا باجرت با کور کردستان خراب کرن انو که ابرو لویر فشل اینا سر کفتم دست و نه اینا دویتن ابرو هم اوصاب سانایه بهتن میدانا گروپانا سیاست و گروپانا چکداری بگورید بینیتن ترما کردستان دا هم هیچ هزکه و هیچ هزا که چکدار و نچکدار قبول ناکه این کشه و ململانه و یا خو صراع خو سیاسی و چکداریل پارچه اکادی کردستان اندگل دولت اکادی و گوهزیتت ناف هرما کردستان عراق دا باشه بۆچی هیچ وڵامێکی فەرمی نەبووە سەبارەت بە لێدوانە توندەکانی پارتی کرێکارانی کوردستان کە بە ئاشکرا هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکا دخویانی هرما کردستان زورت واضحن چه سر است سروکاتی هرمی بید حکومت هرما کردستان بید و حتی هندک جاراجی سرکرداتی پارتی دموکراتی کردستان و مکتب سیاسی پارتی دخویانی مت واضحن یک منابع هرما کردستان ببیت مرکزک بو تصفیه حسابات سیاسی گل هیچ پارچه کادیا کردستان گل هیچ دولت کادیا اقلیمی ما ویره هرما کردستان های ما برجواندیت خود تایبت تای برجواندیت هرما کردستان بومل سر همو برجواندی کتن پاراستن و برجواندیا و علاقات خوشت گل دوروبرا و گهاندن و پیام که هرما کردستان نابیته فاکتور ناسقامگیری بو منطقه و تکدان او علاقات خوشت نافبرا و دولت دوروبر و هر وساکو ام یه برف رفراندوم چین برف مثلا مافی چاره خونوسین چین مدویت اف مافی چاره خونوسین و ممارسه کردن و مستقبلی دا دامزراندن دولت کردی نابیته فاکتور ناسقامگیریت منطقه دا نابیته فاکتور جیبو تهدید امن قومی و دولت دوروبر و اوه حقه که طبیعیه وانه و حقه که طبیعیه ما امجی و ای که پارزین و پیامه بگهین کمالگه ها نف دولتی جیکو دامزراندن دولت کردستانی نابیته سبب تکچونه و علاقات و تکچونه باشه اما پیشوی بین سر یعنی کت منطقه ده های بین برس علی تتر پیشوی بین سر مسئله دامزراندنی دولتی کردو پرسی ریفراندوم من دمیو بپرسم تاکو استا لدوانی فرمی چه لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە چ لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بە فەرمی وەڵامی ڕزا ئاڵتون نەدراوەتەوە کە وەکو گوتم بە جددی هەڕەشە لە باشووری کوردستان دەکات ئایا ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەڕاست ینی ئەو هەڕەشانە ئەو لێدوانانە مەترسی دروست ناکە لەسەر ئاسایشی هەرێمی کوردستان ئەمە کاریگەری نابێت لەسەر مەسلەی پرۆسەی ریفراندۆم و سربەخۆی لە هەرێمی کوردستان بۆیە تاوەکو ئێستا ئەو بێدەنگیە
دەبیسترێ؟ زۆنی ئەم زانین و پێکەکە سەرکردایەتیەکە دیارکرینینە یعنی و بێژی کەسێک دەمێ داخوایانیەکێ دەت یان ڕاگەاندنەکە فەرمی دەت ئەو تعبیری لە هەمی سیاسەتە پێکەکێ بکات و هەرێمە کوردستانێژی ملزەم ژیرینە بەرسەوە هەر داخوایانیەکە هەر سەرکردایەکی پێکەکە لێرە وێرە هەنێ ڕۆبوو بە بوو من ئەوەی یەکدا داخوایانیەکدا هەرێمە کوردستانێژی بەرسەوە بدەتەوە بەرسەوە ماوە واضحە سیاسەتە ماوە واضحە سیاسەتە ماوە پێشتریش گوڕانکاریەک سەردا نهاتیە نوکەژیان بێژین ئەم مەجاڵی نادەینە هیچ هێزەکە دەرڤەی هەرێمە کوردستانی چەکدار نەچەکدار و بێت ئاسایش و سەقامگەریەت منتەقە هەرێمە کوردستانیدا تێک بدات پێکەکە بێ باش بزانیتن ئەم قەبیل ناکەن نە پێکەکە و نە غیر پێکەکە و نە دەوڵەتەکە دی ئەقلیمی ئاسایشەمە یا نەتەوەیی و ئاسایشە هەرێمێ بشکلێکی گشتی تێک بدەتن ئەبلوە قبول ناکەن نەلوانە کەسەکە دیتر باشە بەرەس علی تەتەر لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی داوای کردووە چۆن پێشمەرگە لە کۆبانێ لەسەر داوای پێدە پاشەکشەی کرد و گەڕایەوە باشووری کوردستان داوای لە پەکەکە کردووە لە هێزەکانی کردووە لە باشووری کوردستان ئەمانیش بە هەمان شێوە باشووری کوردستان بەجێ بهێڵن و بکشێنەوە بەڵام ئەوەی کە سەرنجی ئێمە ڕادەکێشێ ئەوەیە زێدەتر کێشەکە وا دەبیندرێ لە نێوان پارتی دموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستانە یعنی وەک بڵێ بوونی پەکەکە لە شنگا لە ناوچەکانی دیکەی باشووری کوردستان کێشەی هەموو هەرێمی کوردستان نەبێت ینی ئەم ینی ساختکردنەوەی کێشە لە نێوان پارتی دموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان چەندە ڕاستە ئایا بەڕاست بوونی پەکەکە تەنیا هەڕەشەیە بۆ سەر پارتی یان بۆ تەواوی هەرێمی کوردستان وڵای ئەژی خودێ هەمان پرسیارکەم باشە داگیرکردنا گوندت کوردستانێژ لای پێکەکێ و داگیرکردنا گوندت پارتیۆ بتنێ یان داگیرکردنا هەمی گوندت خەلکی هەرێما کوردستانەیە داگیرکردنا شنگارێ داگیرکردنا دەڤەرا پارتی یان داگیرکردنا هەموو دەڤەرت هەرێما کوردستانەیە کێشا هەرێما کوردستانê مؤسسات دستوری و قانونیت هەرێما کوردستانê حکوومەتە هەرێما کوردستانê مؤسسات ئەمنیە هەرێما کوردستانê گەل هێزەکە پشتەڕێیا چەکدارە خارجی هەرێما کوردستانê و خارجی ئەو چارچیڤê یاساییەک و ئەم ناوێ دەولەتە عێراقێت نیاسین خارجی وێ چارچیڤەیە vêre hiç eger tenê partî jî hêlabît evet encamê feşela siyaseta çend layenekê siyasiyet herêma Kurdistanê da ku pêçênabî rûbirûyê vê yekê bineve o tesewureka xelat jî heye ku tesewura wan eger bînin evê kêşê bikene kêşeyeka navbera PKK û Partî Demokratîk Kurdistan da dibîte eger lawazbûna PKK حالتێکê da ku em zanîn ev kêşa navbera partî û PKK niye ev kêşa navbera qanûnê û pişterêyan e kêşa navbera muessesatê yasayî û destûrî û hêzeka çekdara pişterê ye vê yekê da bila kes dilê xwe pindê xwîş neketin ku tesewura wa vêre bes partî û PKK ye nexêr hikûmeta Herêma Kurdistanê muessesatê me yê resmî yan jî bêjin Herêma Kurdistanê weku muesseseyeka şer'î û destûrî û ya mu'terefa dewliyet gel hêzeka pişterêya çekdar ku ev hatîne Herêma Kurdistanê da ew jî ez bêjim du faktorê serekî vê em berçav bigirîn yekem feşela siyaseta PKK Bakurê Kurdistanê da taybet vê dîmahiyê referanduma dîmahiyê jî isbat bû ku sebebê ev feşela siyaseta wa çekdariya feşel siyaseta wa ya faşilit gel hikûmeta Türkiye û gel milletê me li Bakur bû eger ku ew pitir nîva dengê xwe ji dest bidin here berê xwe dere gera êkê ya helbijardina gera duê ya helbijardina were paşî berê xwe der referandumê bizane PKK dengê wa çi lê hatin eger wa bivêt evê feşelê bînin vêre Herêma Kurdistanê da bi xwe pirveken siyaseteka faşiltir û çên bêjin ya hêşt xirabtir dê bi serê PKK hêtin ew layenê diyet ku ev rû Herêma Kurdistanê da jî hiç tiştek pêçê nebîtin bedaxewe ew jî heman tertîb vêtin feşela xwe tu yekê da bişkên ku ev kêşeyeket navbera Herêma Kurdistanê û PKK da bes çi qanûnek çi destûrek çi urfek kîş yasayên ev dewletî rêkê detin tu bînî herêma te devera jêr desalatê te bibîte şwênek cihek bû perwerdekirina hindek çekdarê biyanî û bikarînana wa dijî dewleteka dî we ev devere bibîte cihekê bûna seqamgeriyê rojhelata naveraz da bibîte cihek ku bibîte herreşe bû ser dewletê dewrber Tabî wa dewleta pêxûşe ev siyaseta berdewam bît ew kesêt ku ew peyam heyt bêjin
اگر هرێما کوردستانی سبهی ببیتە قوارەیەکی سربەخۆ دەبیتە ئەگەری نۆسەقامگەریت دەڤێرێتەوە دەبیتە هەرەشە بوو سەردەولەتی دەوروبەر بۆ هەندێک نەهێلن هەرێما کوردستانی سوودل vê دەرفەتێ وەربگریتن بۆ هەندێک دەولەتە خۆ سەربەخۆ بدامەزرێنیت. باشە زۆر جار دەگوترێ ینی بوونی پەکەکە لە ناوچەکانی باشووری کوردستان مەترسی جدین بۆ ئایندەی هەرێمی کوردستان بەڕاست ئەو مەترسیانە چین ینی ئێوە چ بەڵگەیەکتان هەیە بوونی پەکەکە کە زۆر جار لە حەزبە کوردستانیەکان ئەوانەی بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ پارتی هاوڕانین لەگەڵ پارتی لەسەر یەک مێزدانانیشن دەڵێن ینی بوونی هێزێکی کوردی لە باشووری کوردستان جێگای مەترسی نییە مەترسیە جدیەکان چنە لەسەر باشووری کوردستان؟ ئەو هێز و لایەنێت سیاسی لە هەرێما کوردستانێدا مەترسینین بۆ سەر هەرێما کوردستانê ئەو لایەنێت سیاسیت کو فعلان ڕێزێل سەروەریە هەرێما کوردستانێت گرن ڕێزێل قوانین و یاسا و ڕێنەمایی و ئەو پێک ڤەژیانت ناف هەرێما کوردستانê دادگرن ئەوێت کو ڕێزێل هەرێما کوردستانێت گرن و ئەمنیەتە هەرێما کوردستانê نەکەویتت مەترسیەدا پێکێکە لایەنێکی سیاسی چەکداریە خارجی ئیتالیە کۆمە بەحث کردی اعتراف بحکومت هەرێما کوردستانی ناکەن اعتراف ئاڵای هەرێما کوردستانی ناکەن اعتراف سەروەریە هەرێما کوردستانی ناکەن گوندت هەرێما کوردستانی داگیر کردی تعداری الجوتیارێ مەت کرد گوندیە مەت کرد ڕێڤینگێ مەت کرد ئاخەما داگیر کردی گوندت مەیت داگیر کردی ئەvە چەوە نابیتە مەترسی ئەو نابیتە مەترسی ئەو کەسی ڕێزێل مەتگرن ئەvە کەرەم کە هەندێک هێز و لایەنێ دیەت سیاسیژی مەیت هەرێما کوردستانی دەتە ئەvە حەزبە دیموکراتە کوردستانی ئیرانەیە ئەvە کومەڵەیە ئەvە شۆڕژگەیرانە ئەvە پارتە ئازادیە کوردستانە ئەvە پارتیە ئازادیە کوردستانە ئەvە هەمی ئەو هێز و لایەنێ دیەت سیاسیەت ڕوش ئاوا کوردستانی نەشبلی پەیەدێ کاکە ئەوژێت هەرێما کوردستانێدا ئەمما اعتراف هەرێما کوردستانێت کەن ڕێزێل سەروەریە هەرێما کوردستانێت گرن ڕێزێل قوانینێت گرن هاریکارن گەلمەدا پشتەوانم بوومە ئەمما پێکەکە ئەگە بەرێ خۆبدایە داخۆیانیەتوە داخۆیانیت پێکەکێ ئەو داخۆیانینە مخابنیڤە بێنە شەڕی لێتێن بێنە هێزەکە سەپێنەر لێتێن بێتن خوب سەپێنیتن سەر هەرێما کوردستانێدا ئەvە چەوە نابیتە مەترسی فعلان پێکەکێ چەند گەڕێت شەڕیک و دژی هەرێما کوردستانی هەلێ خستی ئەو مەترسیە هەیە و جۆرە کۆدی پێکەکە ببیتە مەترسی وەکو هێزەکە چەکداری بوو سەردام و دەستگای شەرعی هەرێما کوردستان باشە هەرچەندە بۆچوونێکێ باز دەوە دەکات دەڵێ لێدوانەکانی ئێستای پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ینی دژی پرسی سربەخۆی و ڕیفراندۆمە لە هەرێمی کوردستان باز دەوە دەکەن بۆچی پەکەکە خەباتی چەکداری خۆی ناگوازێتەوە تورکیا بۆچی لە ئێستا دەکە باسی پرسی سربەخۆیی دەکرێت لە باشووری کوردستان هەڕەشە دەکات لەوەی لە بەرژەوەندەکانی تورکیا بدات بەڵام چۆن تۆ قەنەعەت بە خەڵکی کوردستان دەهێنێ کە پەکەکە دژی بەرژەوەندیەکانی باشووری کوردستانە بە تایبەت دژی پرۆژەی سربەخۆییە کە ئێستا بە گەرمی لە هەرێمی کوردستانەوە باسی لێوە دەکرێت هەروەکی ماماژە پێدای مخابنی بە سەرکردایەتیە پێکەکێ کۆنتڕۆڵەوێت دەستێوێدانینە پێکەکە پتر تەمسیلە سیاسەتەوە دەولەتی دەوروبەر هەندێکۆڤەتن کەتن هەرێما کوردستانێدا تایبەت علاقاتێت وات گەل ڕژێمە سووریە و ئەمە هەروەکی زانین علاقاتت باش گەل ڕژێمە سووریێت هەی علاقاتت باش گەل حکوومەتە ئیرانێت هەی علاقاتت باش گەل حکوومەتە عێراقێت هەی و هەروەسا پشتگیریە پێکەکێ بۆ هەندێک هێز و لایەنێت سیاسیت و دژی کوردستانی بوونە هەندێک پارچێت هەرێما کوردستانی نەوەکی شنگار هەروەسا پشتەوانیەوە بۆ هەندێک هێز و لایەنێت سیاسی چەکداریک و ئەڤر و دژی بەرژەوەندیت باڵایەت هەرێما کوردستانێت ڕاوەستن هەروەسا دژی هەندێک گەل هەندێک هێز و لایەنێک و دژی مەسەلا یەکگرتنە نەتەوێ کوردەوە گەل هەندێک نزعاتانێک و ئەڤر و دوێتن ملەتی کورد پتر پارچە پارچە بکەن هەندێک لایەنێت سیاسیت و ئەڤر و مەسەلەن بوون نمونە وەکی ئەف حرەکاتێت ئێزدیا ئەوێت و دژی کوردستانی بوونێ و دژی کوردبوونە ئێزدیانە ئەvە لایە پێکەکەوێت تێنە چەکدارکردن لایەوە تێنە هاندان لایەوە هاریکاریەت مادیەت بوتێن لایەکی بەرە خۆب دەرێ ناوێ حەشد شعبی لایەکی نظام ناوێ چتشت پێکەکە یا بووە پرەکە ارتباطت ناوبەرە ئیرانی و سووریەدا ناوبین عێراق و ئیرانی و سووریەدا واتە پێکەکە لێرەوەکی ئەم بەرێ خۆ دەینێنە وەکو هێزەکە چەکداریە و قابلی کنترۆل بەرکوەک و هێزەکە چەکداری و ئەڤر و سیاسەتەوە بشکلێکی گشتی نەت بەرژەوەندی هەرێما کوردستانێدایە ئەم دە یەک پرسیارێ پێکەکەژی کەین و لایەنگیرێت پێکەکەژی کەین
اگر مادم پیککی واصل سربخوی کردستان اینایا واصل یگرتنا کردستان اینایا باوری دولت آن توینینه چه حقی پیکک ده تریم کردستان دابید مادم و باوری مسئله نتوینینه هبونوات باشور کردستان دا وکی او بجیم که هریم کردستان باشور کردستان باشور هبونوات چه معناه که بو چه دید باشور کردستان دابن باشه اف همی گنجد کرده اول ایلام بگیره حتی گهی تا قارسه و المخانقین بگیره حتی گهی تا قامشلو هزاران گنجد رجاوا کردستان و باشور کردستان هوا برن بو چه دانه کشتن با کور کردستان اگر هوا باریب سر بخویه نبید مادم باریب واتشتانی نه وجود وات هریم کردستان دا بو چیه هزا دویتش دیکت که باریب یک پارچه‌ای آخا کردستان هبید باریب سر بخویه گله کرد هبیتن پیکه که میجه و دست الواتش تا بردای اول چندین جارا پیکه که سیاست خو گوری هر روزه استراتژیت اکید گریت برنده ام بینین هبونا و هزب و رنگت هریم کردستان دا قابل قبولینه و میجه و جیمه دا خوازا کری که اف هزا چکدار باشور کردستان چول بکد بچیت از ساحه حقیقی خو اگر پیکک راز بجید بلا بوم شنگار نپارزید کرم که جزیره کولانکا دیار بکره کرم که کولانکا گوره دو بهستت آخر باکور کردستان آزاد که بپارزه شنگار بخوا پاراستی عزیز من لالش بخوا پاراستی قندیل بخوا پاراستی متینو گارب خود پاراستی نه کرم که یک بهست آخا باکور کردستان آزاد که بپارزه اگر وقت زیره که کرم که بلا پارزه باش هەرچەندە ماوەیەکی زۆرە دەنگی ئاشتی بەرزە لە باشووری کوردستان هەمووان داوا دەکەن پرسەکە ئەو کێشەی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و پەکەکە هەیە بە ئاشتیانە چارەسەر بێت بەڵام لە ڕابردوودا ئەوەمان بۆ ساغ دەبێتەوە کە لە سەی ئادا ڕووداوێک دروست بوو خوێن ڕژە و لە 28 نیسانیش بە هەمان شێوە فڕۆکە جەنجیەکانی سوپای تورکیا بارگاکانی پارتی کرێکارانی کوردستانیان بردومان کردو و خوێنی پێشمەرگە و خوێنی هێزەکانی سەر بەپەکەکەش بە هەمان شێوە ڕژە کەوایە چاوەڕێی ئەوە بکەین ئەم کێشێ تەنها بە خوێن ڕشتن چارەسەر دەبێت کۆتایی پێدێ شر چجارا فاکتور چاره سریه نبوده و شر چجارا جی نشیتن هبی کشید ما چاره سر بکرد ما پیوستی دیالوگ و گفتگوی هی ریز گرتن الیک و دو ریز گرتن برانبر و فکر برانبر یهی ام الهرم کردستان دا صاحب حکومت کین صاحب آلا کین صاحب کیان کین صاحب سروریه که یا ساینه ویتن او کسیت کو فعلا خوب دلسوز کردستان جیب زانید پا رزگاربون هر پارچه که گهشتن آوات هر پارچه که دیتن ام دل و گیان و بخوین ام همی برگریه لیب که نک ببینه فاکترک بول آواز بونا و هرمه یان جیوه پارچه کردستانه بخوابنی و ما دید که مثلا بونمونه پیشمرگه هرما کردستان هوادید رسمی بریارا پارلمانی بریارا جناب سروک بارزانی و که فرمانده گشتی هزید پیشمرگه چو کوبان رزگار کردم زانین ایدی خود دروازه کوبانت گل ترکیه جی کف بود دست داعش آده پیشمرگه دم چوی کوبان رزگار کرد بس دم رزگار کردی باش باجر پاکش بجید تسلیمی واکر و جاره کدی زبر جید خوب بس امنا چوی نوری بجین نه امده بو هوا کانتونه که دانین بەڕێز علی تەتەریانی سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان داوای ئاشتی دەکا بەشێک لە بەرپرسانی پەکەکەش بە هەمان شێوە باس لە ئاشتی گفتوگۆ دەکەن بۆچی ینی ئەم گفتوگۆیە ئەنجام نادرێ و هەردوو لا ناگەن بەڕێکەوتن دانی ام وکو حکومت هرێما کوردستان قوارەیەکی سیاسی معترفین و سیاده که دیار کری من دوره که دیار کری داهی گل هزه که چکدارا پشتره و ترتیبه رنگ یاب زحمت بیتن که تو بشه که بیا دیالوگ و گفتگوی سر هندک موضوعه او حکومت هرێما کردستان و پارتی دموکراتی کردستان و سرکرداتی و پارتی پیچه بوی بونده که آشتی برقرار ببیتن دوره کردستان دا اوه بو که فعلا پروسه آشتی دویتن باکور کردستان نافبرا براید مید کرد و دولت و ترکیه دا پیدا ببیتن اف کشید کت اف رو پیککت نافرما کردستان دا پیداد کتن تنه دی پریکا او گفتگو دیالوگا کو دل باکور کردستان هیتا چاره سر کرنده حل بید اما تواجد پیککت ویره دا تو دی دیالوگت گل کی گفتگوی دید گل کی هزا کا پشتره عردتا داگیر کر بید وی رنگی گفتگو گل دانای تکرن اما ما او امیده های حتی اخیر لحظه جی یعنی ام امیده خو نبرین
مثلا آشتی ام برچاو بگیرین، مثلا دیالوگ و گفتگوی ام تاکر ریکا چارسریا و کشاب دابنین و هر وساوی دا خازه حتی الحکومت ترکیه و هزت پیککیجی بکن که امزانین شر چه کشه یک چارسر نبویه، هر دو لابزفر نو دیالوگ و گفتگوی پیکک هزت خول باشور کردستانه کشید ببته او جه کوبوات یا دامزراندن وی رنگی ده امشین کشید خو حل کن. بس بگمان اف که شبتنه کو ریک که اویدی گفتگو که ساده نا برا ما پیککی دا حل نابید چنکی پیککی خوی سپاندید سر هرما کردستانه مجموع آخه که زور هرما کردستانه یا داگیر کری و ضرب توپزا ناهلیتن خلکی مبزوریت سرگونده خو سر جوارت خو اوه وی رنگی ام نشین گل هزا که وی رنگی بگهینه گفتگو که هر روژه برنگه که تهدیدات هرما کردستانی و سروری ما و سروری آخه ما باشه زور جار یعنی سەرکردەکانی پارتی پەکەکە بەوە تۆمەتبار دەکەن یعنی لە ژێر ئەژندای کۆماری ئیسلامی ئێران لە ژێر ئەژندای حکوومەتی عێراق و ناوچەکە کار دەکات دش بە پرۆسەی سربەخۆیی و ڕیفراندۆمە لە هەرێمی کوردستان. بەڵام ئەگەر تەمەشای ڕای بەرامبەر بکەی ئەوانش ئێوە تۆمەتبار دەکەن بەوەی کە ئەوەی ئێستا ئەو فشارێکە پارتی دەخاتە سەر پەکەکە ئەو فشارێکی حکوومەت هێرێم دەخاتە سەر بوونی پەکەکە لە باشووری کوردستان فشارێکە تورکیا دروستی دەکا کەوایە یعنی ئەوان دەڵێن ئەمە ئەجندای تورکایە پارتی جێبەجێ دەکا. پارتی هێزەگنی نەبکەویتە بن فشار و گوشار و ئەجندا هیچ دەولەتێکێدا درێژە و هەفتەی و تشتێک ساڵێت دامەزراندنە پارتی دموکراتی کوردستان چجۆرە تەسلیمی ئیرادا چ دەولەتانە بووە. ام بینین که ویره پیککه یا بوی آستانگک ریکا هرما کردستان و جبهه کردن قانون و زبراندن او خلک می مظلوم و محروم و سرگندت خو پترش 500 گندت هرما کردستان دور مبخوش از بیجم کامل دورت کامل یعنی 100 هندک حتی نوکه ناحیه هرما کردستان بصدان گندا و ید ماینت بن دسالاتا چکدارت پیککی و ناکن اف گنده آوادان ببنه و ناکن خلکی مبزوریت سروا وکو هزکا دیا چکدار چا چید بید بن آلای که تا چند هزت چکدار هبن چند حکومت هبن چند محکمه هبن بنار قندیل چندین جارا خلکی مهاولاتی میدگرن یا تسلیم محکمه اکید کن باشه چا چید بید ولاتا که داتا دو جورت محکمه هبن دو جورت جیشه هبن دو جورت آلا هبن دو جورت نازانم چوچه هبن اوه چه نابیتن پیککی وی رنگی ام نشین گل پیککی برون نخواره اوه موضوعات چاره سر بکن او وقت ام داخازا زبراندن هندک گندیا بو سر گنده توت کن چه پیوندی به اجندا ترکیه هیا وقت ام داخازت کن کو پیکک سیاست کا نرمونیان تر یا دقیق تر یا منطقی تر یا عقلانی تر بگیریده بل چه پیوندی به حکومت ترکیه هیا وقت ام بجینه که ام حاضرین بریکا دیالوگ و گفتگوی اف که ببینه فاکتوری هاری کاری بونده این گل ترکا کشت خو حل بکن و کشه بی شر حل ببیتم چه پیوندی به اجندا ترکیه هیا اما مال هرما کردستان برجواندیت خویت هی دویت ام الهرما کردستان محاوله بکن علاقات مدخوش بن و زور طبیعی علاقات ما وکو کیان وکو هرما کردستان علاقات مد گل ایرانت خوش بند گل ترکیات خوش بند گل دولت دول برد خوش بند بس سر حسابا هیچ کسی که و هیچ هزکا دی نینه ام ناچین باکور کردستان ام ناچین روجاوای کردستان دجی برایت خوش شریب کن پیککی هاتیه ناف هرما کردستان و چندین جارا هرش اینای سر دام و دزگاه و مؤسسات اتمایت شرعی و مدنی باشه احتمالکی زور هیا سررای اوی سروکی هرمی کردستان خوین رشتنی لەلایەن کوردەوە حرام کردووە بەڵام قسەی زۆر لەسەر ئەوەیە کە هێزەکانی تورکیا لە باشووری کوردستان و لە باکووری کوردستانیش لە ئایندەدا هێرش بکاتە سەر پێگەی چەکدارانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان یاخود هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان لە باشووری کوردستان دەڵێن ڕێگەدان بەم هێزە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستانەوە دەبێت احتیمالێکی لەم شێوەیە تا چەند ینی ئەگەرێکی دروستە دووبارەت کەمەوە ئەم لە هەرێما کوردستانێت گەل هیچ سەرهەلدانە هیچ شەڕێکی و ئاژاوەیەکی و نەخۆشیەکی نینین هەرێما کوردستانێدا ئەم گەل هەندێک نینین هەرێما کوردستانێ ببیتە ناوەندێک بۆ تەصفیە حساباتێت هیچ هێز و دەولەت و لایەنێکی چەکداری و سیاسی ئەوەیە سیاسەتەمە نە تورکیا و نە ئیران و نە سووریا و نە عێراق و هیچ کەسێک ئەم گەل هەندێک دانینین قبول ژی ناکەین تەنیا هەندێک تشتێت تای مەسەلا
ئەو زەرباتێت و هێزە هەوایی تورکیا هەندێک دەڤێرات دەت ئەو تشتێکە نەمە پێچی بووە کنترۆل بکەین و نە دەوڵەتە عێراقیژی پێچی بووە حتا نوکە کنترۆل بکەن بەس ئەو تشتێک و هاتیەکردن مەسەلەن بوون و ناو زەربە کول شنگاری هاتیە داوەشاندن پێکێکت بێژیت ئەم ئاگدار بووین باشە گەرین ئاگدار بن و هەوە بنکە و بارەگۆیت خو بەردا بهیم چ شکل ئاگدار بوون بچی پێشمەرگە ئاگدار نەبوو بچی پێشمەرگەی و هێزت پارتی دموکراتی کوردستان دێت تاوانبارکەی بێژیە وڵاوە تەنسیقت گەل تورکیا هەوەگەوە بچی پێشمەرگە مەدە شەهیدی بچی دێل بارەگایت مەهێتەدان بچی بارەگایت پێکێکە دەمێتێت تەلێدان دێ خالی بیت ئایا ئەوە علامەتەکە یعنی ئەوێ پرسیارێ ئاراستەی هەمی برادەرەکە ناگەتان بزانین بچی ئەرێت بن و چت گەل مؤسساتت ئەمنیەت تورکیا و عندك سەرکردت پێکێکە هەیە بەری دەستپێکردنە هێڕشت ئاسمانیا و بزانن و بنکە و بۆرەگایت خوبەردەن دووبارەت کەینەوە ئەم لە هەرێما کوردستانێت گەل هەندێنینین هەرێما کوردستانێ ببیتە ناوەندێک بۆ تەصفیە حساباتت عسکەری و سیاسیت هیچ لایەنەکێ بەڕێز علی تەتەر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە شاری دهۆکەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاست دەکەین. ئێستاش دەچینە پشوێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان بیستوچار و باسی ڕۆژ تەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەتە بە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆماری فەڕەنسا کە وەک دەزانرێ ئەمڕۆ گەڕی دووەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری فەڕەنسا بەڕێوە چوو پێم وایە کەمتر لە 2 کاتژمێر ماوە پرۆسەی هەڵبژاردنەکە تەواو بێت بەپێی زانیاریەکان کە دەست کوردستان بچار کەوتووە تاوکو ئێستا ڕێژەی بەشداربووان لە پرۆسەی هەڵبژاردنەکەدا لە سەدا 65 زیاترە بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە لە پاریسەوە میوانداری بەڕێز بارزان فەرج نووسەر و شارەزا لە کاروباری فەڕەنسامان کردووە. بەڕێز بارزان بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. سەرەڕای ئەوەی پێشتر پێشبینی ئەوە دەکرا کە مانوێل ماکرۆن لە پێشەوەی لۆپێن هاتبێت پێم باشە بۆ چوونی تۆ بزانین کە پرۆسەکە چۆن بینی پێ دوایە لەم هەڵبژاردنەدا چێ دواتر سەر دەکەوێت و دەچێتە کۆشتی ئەلیزێ. بەڵێ لە ڕاستی ئەمڕۆ خولی دووەمی هەڵبژاردنەکانی فەڕەنسا بە جێبەجێ بوو نزیکی ساعات و نیمێکی تر خەڵکی فەڕەنسا و ئەوروپا و جیهان سەرۆکێکی نوێی فەڕەنسا ئەنان ڕاپرسیەکانی پێشووتر و بە پێ هەموو ماتماتیکی دەنگەکان و سیاسی و هەرتەسیا و پێشبینیەکان هەموو بەڵێ دەنگم دێتە دەنگت دێ بەڵام بەردەوام بە دەنگت دێ بەڵام هەندێک کێشە هەیە هیوادارین کێشەکان چارەسەر ببێت تۆ دەتوانی بەردەوام بیت. بەڵێ هەموو پێشبینیەکان بەرەو ئەو ئاراستەیە ڕۆن کە ئیمانوێل ماکرۆن ئەم ئێوارەیە ئەبێتە سەرۆکی نوێی فەڕەنسا ئەبێتە 8مین سەرۆک کۆماری فەڕەنسا لە دوایی لە کۆماری پێنجەمە. باشە چوا دەکا ماکرۆن پێش لۆپێن بکەوێ لە کاتێکدا پێشبینیەکان زێدەتر ینی هەموو ڕاپرسیەکان پێشەوەی هەڵبژاردننی گەڕی یەکەم دەست پێ بکە پێشبینی ئەوەیان دەکرد کە لۆپێن سەر بکەوێ. بڕوان ناکەم پێشبینیەکان ئەگەر مەبەستت ئەوە بێت کە لۆپێن ببێتە سەرۆکی فەڕەنسا پێشبینیەکان بۆ خولی یەکەم ئەوە بووە کە لەوانەیە مارین لۆپێن لە خولی یەکەمی هەڵبژاردنەکاندا پلەی یەکەم بەدەست بێنێ بەڵام پلەی دووەمی بەدەستێنا ئەگەر ئێمە سەیری مێژووی سیاسی فەڕەنسا و پێکهاتەکانی بکەین هێشتا خەڵکی فەڕەنسا دابەش بوون بەسەر دوو بەرەی سیاسی جیاوازدا کە ئەویش زیاتر بەرەی پێشکەوتن خوازەکانە هەموو حیزبە سیاسەت کلاسیکەکانی فەڕەنسا ئەگەر لە بەرەی ڕاست بنیان لە بەرەی چەپە واتە
پارتی سۆسیالیز و بەرەی چەپ بە پارتی کۆمۆنیست و هەروەها چەپە ڕادیکالەکانیشەوە هەروەها بەرەی ڕاستی میانڕەوی فەڕەنسا کە بە پارتی کۆماریەکان و هێزی ناوەڕست ناسراون ئەمانە هەمویان لە کۆمەڵێک بەهای مێژووی فەڕەنسا کۆبوونەتەوە کە هەمویان لەسەری کۆکن و هەر جارێک بزانن کە فەڕەنسا هەڕەشەیەک لەسەر ئەو پێک هاتێ و لەسەر بەهامێژوویەکانی یەت کە شۆڕشی فەڕەنسا بنیاتی ناوە هەمویان لەسەر ئەو بەهیانەیە کە گرنەوە ناهێڵن هێزێکی تونندڕەوی وەکو بەرەی نیشتیمانی بە سەرکردایەتی مارین لۆپێن بێتە سەرحکوم و ئەم تەجروبەیە پێشتر لە 2002 شار ڕوویدا پاش ئەوەی یەکەمین جار باوکی مارین لۆپێن کە مارین لۆپێنە توانی ئەویش بەرامبەر جاک شیراک لە خولی یەکەمی هەڵبژاردنەکاندا ببێتەوە و بەڵام لە خولی دووەمە هەموو هێزە سیاسە پێشکەوت و خوازەکانی فەڕەنسا دووبارەیەکیان گرتەوە کە دژی جاماری لۆپێن وەستان و ئەمەش تەجروبەیەکی ترە ئەم ئەزمونە پێم وایە دووبارە ئەبێتەوە لەوانەیە مارین لۆپێن ڕێژەیەکی زیاتر لە دەنگەکان بێنێت وەکو ئەوەی چاوەڕوانەکرێت کە لەوانەیە لە 140 دەنگەکان بێنێ بەڵام ئەمە وانای ئەوە نییە کە گەلی فەڕەنسا لەگەڵ ئەوان بە پێ حساباتی دەنگەکان ئەوەیە لە خولی دووەمە هێشتا هێندێک هێزی سیاسی هەن بە تایبەتی لە بەرەی ڕاست و لە چەپی ڕادیکال لەوانەیە دەنگ نەدەن بە هیچ کاندیدێک و دەنگی سپی بدەن بەمەش وا ئاکات کە دەنگەکانی مارین لۆپێن بەرز بێتەوە بەڵام لە هەموو حاڵەتێکە پێم وانیەوە بە هیچ شێوەک چاوەڕوان ناکرێت ببێتە سەرۆکی فەڕەنسا چونکە ئەو بەهایانەی ئەو هەڵیەگرێت ئەو پرۆژە سیاسی کە ئەو بنیاتی ناوە لەگەڵ پێکهاتەی کۆمەڵایەتی و سیاسی فەڕەنسایەک ناگرێتەوە فەڕەنسا وڵاتێکە خۆتان نەزانن میراتگری شۆڕشی فەڕەنسیە وڵاتێکە کە جاری گردردونی مافی مرۆڤی دادانراوە بە هیچ شێوەیەک خیانەت لەو بەهایی خۆی ناکاو خەڵکی فەڕەنسا لەوەیە هۆشیارن باشە لە هەڵبژاردنەکانی پێشودا مارین لۆپێن بەشداری کرد و سێیەم کەس بوو کە توانی سەرکەوێت ینی بە بەراورد لەگەڵ کاندیدەکانی دیکە کە فڕانسوا ئۆڵاند و سارکۆزی یەکەم و دووەم من دواتر لۆپێن هات پرسیاری من لێرە ئەوەیە ینی چووە لە خەڵکی فەڕەنسا دەکات لە دەنگدەرانی فەڕەنسا دەکات دەنگ بە گەنجێک بدەن تەمەنی 39 ساڵە چوای کرد متمانە بەو گەنجە بدەن لە ڕاستیە ئەوەی وای لە خەڵکی فەڕەنسا زیاتر شانس بدەن بە گەنجێکی تازە کەسی فەڕەنسا لەلایەکەوە ئەوەی من ئاماژەم پێوە لەلایەکەوە خودی حیزبە سیاسە کلاسیکەکانی فەڕەنسا کە تابەش بووننی پارتی کۆماریە شالیستە ئەمانە زیاتر لە 50 ساڵی پێشووی مێژووی فەڕەنسایە تقریبان ئەم پرۆسەیە لە نێوان ئەم دوو هێزە سیاسەدا بەشدار بووە هەمیشە پرۆسەی ڕادەستکردنی دەسەڵات لە نێوان پارتی سۆشیالیستە دوجار بە کۆماریەکان ناسراوە بەڵام ئەم دوو هێزە سیاسە ئەوە چەندین ساڵە دووبارە بوونەوە و نوێکاری چاکسازی بەردەوامیان لە سیاسەتی خۆیان ئەمەکردووە و لەبەر ئەوە خەڵکی فەڕەنسا تا ڕادەیەکی زۆر بەتایبەتی ئێستا نەوەیەکی نوێ هاتۆتە پێشەوە کە ئەو نەوەی گەنجانن بە شێوەیەکی چالاکتر هاتوونەتە ناو پرۆسەی سیاسیەوە و تووڕەن و نیگەرانن لە ناو پرۆسەی سیاسیەوە و تووڕەن و نیگەرانن لەو دوو هێزە سیاسیە کلاسیکەی فەڕەنسا بۆیە هەمووی هیوایەکیان بەستوتەوە بە کەسێکی وەکو ئیمانوێل ماکرۆنەوە کە تا ڕادەیەک وەکو لە توێژەرە سیاسیەکان ناوی ئەنن تا ڕادەیەک جۆرێک لە پێی ئەڵێن گۆلۆمیتەران ینی جۆرێک لە کەسایەتی شارل دیگۆلی هەڵگرتووە کە ڕابەری ڕزگاری خوازی فەڕەنسا لە جەنگی جیهانی دووەمە و کەسایەتێکی وەکو فرانسوا میتۆران کە ئەویش بەیەکە لە هەر سەرکردە سیاسیەکانی سەدەی 20داهێ ئێمانوێل ماکرۆن تا ڕادەیەک ئەوێ بەرجەستەی ئەم کەسایەتێ بکەوە بە پرۆژەی نوێ و بە فیکری نوێ ناو پرۆسەی سیاسیەوە ئەو فەڕەنسیەکان خەونی خۆیان لە وهیوای خۆیان لە مائەبینەوە باشە پێشتر چاوەڕێ دەکرا بە هاتنی مارین لۆپێن کۆمەڵێک گۆڕانکاری بنەڕەتی لە فەڕەنسا بێتە ئاراوە بەڵام بە پێچاوانەوە ئێستا مانوێل ماکرۆن کە بە کۆمەڵێک پرۆگرامی تازەوە دەبێت بە چاوەڕێ دەکرێت ببێت بە سەرۆک کۆماری داهاتووی فەڕەنسا کۆمەڵێک گۆڕانکاری گرنگ لە فەڕەنسا ڕوو بدات پرسیارەکەی من ئەوەیە دیارە ماکرۆن لە پێشوودا ژیانی خێزانی پێکهێناوە لەگەڵ مامۆستاکەی خۆی کە تەمەنی 40 ساڵ بووە چەند ساڵێک
ینی ژمارەیەکی زۆر لە ساڵان لە ماکرۆن گەورەترە کە ئێستا تەمەنی 63 ساڵە 63 خێزانەکەی و بەخۆشی 39 ساڵە. خێزانەکەی بۆتە پاڵپشتێکی گرنگ لەوەی کە ماکرۆن بەم ئاستەی ئێستای بگات. پێم وانە خێزانەکەی ڕۆڵێکی سەرەکی هەبێت لە پێشخستنی ماکرۆنە چونکە خێزانەکەی ڕاستە جارێ ئەوە لە وەکو تەمەەن لەو جارێ ئەمە لەلایەک فەڕەنسیەکان نییە بەگوێ بە کەسایەتی و ینی بە ژیانی تایبەتی هیچ کەسایەتێکی سیاسی لە فەڕەنسادا گرنگێکی ئەو توی پێنایان گرنگی زیاتر بە پرۆژە و بە فکری سیاسیە دەن و بیمان نەچێ ینی خێزانی ئێمانوێل ماکرۆن تا ڕادێکی زۆر بە هیچ شێوەیەکی چالاکێکی سیاسی نییە و دوورە لە ژیانی سیاسیەوە ئەو مامۆستای زمانی فەڕەنسیە و زیاتر مامۆستای شانۆشە لەبەرەوە بەڵام ئەوەی زیاتر کە با بڵێن ئێمانوێل ماکرۆنی هەناوەتە پێشەوە وەکوتم نەوەیەکی نوێی گەنجانن کە پشگیریەکەن و لە پاڵ ئەوی شاهێزێکی تریش لە سەروی ئەوە ناوەیە کە ئیتر نیگەران بوون لەو 2000 سیاسە کلاسیکەی فەڕەنسا وەکو پارتی سۆشالیستەکان و ڕاستڕەوەکان ئەم هێزە زۆر جار کە ئەوترێت لە میدیاکانە باسی ئەوە کرێت کە بانقەکان بۆ نمونە لە پشتی بەهێزبوونی ئیمانوێل ماکرۆنەوەن و من پێم وایە تا ڕادەیەک ئەمە ڕاستیەکی تێدایە چونکە ئەوانیش ئەیانەوێت کە فەڕەنسا جۆرە نوێکردنەوەیەکی تیادا هەبێت و فەڕەنسا بە بچێتە قۆناغێکیونیەوە و هەموو چاوەڕوانی ئەوەکەن کە فەڕەنسا مێژوویەکی نوێ بۆ خۆی تۆمار بکات باتە مێژوێک لە دەرەوەی ئەو مێژوە کلاسیکەی کە هەردەمتیایە با بڵێن ڕادەستکردنی دەسەڵات لە نێوان ئەو دوو هێزە کلاسیکیا بووە و ئەو دوو هێزەش نەیانتوانیەوە تا ئێستا داخوازیەکانی گەلی فەڕەنسا بەجێبهێنن و هەمیشە لە خۆ دووبارەکردنەوەی پرۆژە و فکر و بیرروباوەڕی خۆیان نبووە کە خزمەتی کێشەکانی فەڕەنسای نەکردووە بەبەرەوە هیوا ئەخوازرێت کە ئێمانوێل ماکرۆن جۆرە گۆڕانکاریەک بکەوە هەموو توێژەرە سیاسەکان چاڕوانی ئەوەکەن کە ئیمانوێل ماکرۆن بۆ ئەوەی سەرکەوتوو بێ 100 ڕۆژی لە بەردەمایە لە ماوەی 100 ڕۆژی وەرگرتنی سەرۆکایەتیە کە ئەو پرۆژانەی خستوێتە ڕووی بە شێوەیەکی زۆر کاریان تیا بکات. باشە ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە هەرچەندە فڕانسوا ئۆڵاند پێشتر داوای لە دەنگدەران کردبوو دەنگ بە ماکرۆن بدەن پرسیاری من ئەوەیە بۆ کورد پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرنامەی کامەکان دیت لۆپێن یاخود ماکرۆن لە بارترە لەوەی پشگیری لە دۆزی کورد بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ینی بەبێ هیچ گومانێک من پێم وایە بەرنامەی ئیمانوێل ماکرۆن زۆر لەبارتر و سەرکەوتوترە و هەڵگری چارەسەرە بۆ کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرچەنە هەردوو کاندیدەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە و لە پرۆژەی کەمپاینەکانی خۆیانە ناوی کوردیان نەهێنەوە بەڵام ئەوان سەیری کۆی کێشەکانی ڕۆژهەڵاتی ڕاستەکەن و ئیمانوێل ماکرۆن ینی پرۆژەیەکی چارەسەری بۆ کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بە تایبەتی بۆ مەسەلەی عێراق و سووریا و ئەو وەکو خۆی جۆرێک پێشنیاری ئەوەی پێردووە ئەویش مەبەستی ئەوەیە کە 5 وڵاتە ئەندامە هەمیشەیەکەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەکان لەگەڵ ئێرانە کە ئێران ئەو پێی وایە ڕۆڵێکی بتەوێ و نەتەوێت کاریگەری هەیە لەسەر ڕووداوەکان لەسەر سووریا لەبەرەوە پێویستە ئەو 5 وڵاتە جۆرێک لە دانوستان لەگەڵ ئێرانە بکەن و لە پاڵ پشتی ئەمانیشە ئەو وڵاتانەی تر کە کاریگەریان هەیە لەسەر مەسەلەی ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو تورکیا وەکو قەتەر و سعودیا کە پێی وایە لە ڕێی ئەمەوە بە شێوەیەکی گفتوگۆ و لە ئاستی شەرعیەتی داریکردن لەگەڵ یەکەتی ئەو یەکگرتوەکانە بتوانن ئەو کێشانە چارەسەر بکەن و ئیمانوێل ماکرۆن پێی وایە کە دەبێت ڕیشەی داعش لە بنەوە دەربهێنرێت بەڵام بە پێشەوانەوە مارین لۆپێن ئەو باسکەواتە بە شێوەیەک لە شێوەکان سیاسەتی فڕانسوا ئۆڵاند و سیاسەتی مانوێل ماکرۆن سەبارەت بە دۆزی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێک نزیکە دیارە بەوەی کەمیکات ناتوان درێژە بە گفتوگۆکەمان بدەین بەڕێز بارزان فەرەج نووسەر و شارەزا لە کاروباری فەڕەنسا کە بە شەوەکی ڕاستەوخۆ لە پاریسەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاس دەکەین. باز بۆ
بینەران و بیسەران سواز بۆ ئێوەش کە لەگەڵمان.